لەم تەوەرەدا ئاماژە بە مافی پەنابەرێتیەکەین لە بەڕیتانیا و چۆنێتی وەرگرتنی ڤیزا و هەروەها ئیقامە و چۆنێتی نیشتەجێبوون لە بەڕیتانیاکەین بۆ گفتوگۆ و زیاتر و میوانداری محەممەد حسێن زادەمان کردووە ڕایۆژکاری یاسایی لە بەڕیتانیا و لەگەڵمان دەبێت. بانی باش کاک محەممەد سپاس بۆ ئامادەبوونت. بەیانی و باش کەس خۆش بێ کە کاتەودانێک کە سەڵگە بینەرانی خۆشەویستکە لە خزمەتدادا. بەڵێ لە سەرتا ئەمە بەشێکی گشتی باز لە وەرگرتنی ئیقامە بکەین بە پێی یاسای چاکسازی کە لە بەڕیتانیا گۆڕانکاری بەسەر داکرا پێم وابێ لە ساڵی 2009 بوو بڕیاریان دەرکرد کە گۆڕانکاری بە مافی پەنابەرێتی بکرێت. ئەمە بزانام ئەم گۆڕانکاریە بەرەو کوێوە ڕۆی؟ بەڵێ هەروەکو ئەگەرتان لێیە پریتی پاتاڵ وەزیری وەزارەتی ناخۆ 2 هەفتە لەوە پێش یاسای تازەی ڕاگەیاند و باسی وەی کرد کە یاسای پەنابەری لە وڵاتی بریتانیا دەگۆڕدرێت. قەرارە لە بانکی داهاتوودا ئەو یاسایەت نیشتەجێ بێت و لە وڵاتی بریتانیا هەموو ئەو پەنابەرانێک کە تازە دەیان هەیە بێنە بریتانیا شنگولیان دەکات. جا ئەگەر پرسیارەکە لەو بابەتەیدا زۆر ڕوونوەکەم باسی دەکەم. بەڵێ واتە ئێستا ئەوانەی کە ئەیانەوێت مافی پەنابەرێتی لە بەڕیتانیا وەربگرن پاش چەندێک ئەتوانن ئیقامە بەدەست بهێنن، ئایا مەرجی تایبەتیان هەیە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت ئیقامە بەدەست بهێنن لەوێ؟ لە یاسای ئێقادا کەسێک کە داوای پەنابەری دەکات ئەگە جوابی وەرگە جوابی 5 ساڵەی دەدەنێ دوای 5 ساڵان داوای جوابی داهێنی دەکا و دوای ساڵێک دواتر داوای جنسیە دەکات. بەڵام بەو یاسا تازەی وڵاتی بریتانیا پلانی وایە کە لە مانگی ڕابردوودا پەنابەران ئەو دەحەی لە کەمپەکان ڕابێن بۆ بریتانیا، وەکو کەمپانێک کە لە عێراق هەیە، لە تورکیا، لە لوبنان، لە سووریە و لە وڵاتە ئەفریقایەکانەوە دەیان هەوێ ئەو مقابلانە لەوێ جێبجێ بکەن ئەو کەسانێک کە مافی پەنابەریان دەدرێتێ لە دەرەوەی وڵاتی بریتانیا بیان هێنێ بۆ بریتانیا و یەکسەرە جوابی داهێنیان دادرێت. ئەو جوابی 5 ساڵەیە کە ئێستا هەیە قەرارە ناچێت، دەیان هەوێ قسە خۆیان دەڵێن یاسا ئاسانتر بۆ پەنابەران، بەڵام بەرحاڵ پەنابەر یاسایەکەی هەر بۆ سەختتر ببێ بە بۆنەی بە بۆچوونیمەوە ڕایۆژکارێک شتەکە سەختتر بوو بۆ پەنابەران ڕادەوەستین بزانین شتێکی تازە لێت بدرێ ئەو دەمی لە تۆڕایەتەکانڕ باسی دەکەین کە چ شمولی پەنابەران بەخصوص پەنابەرانی کوردەکە. بەڵێ کاک محەممەد وەکو پێشبینی خۆت ڕاوێژکارێک پێ دوای ئەم یاسا تازانە چۆن ئەبێت لە قازانجی پەنابەران ئەشکێتەوە یاخود مەرجی توندا ئەندرێت بۆ ئەو کەسانی کە ئەنوێت کۆچ بکەن بەرەو هەندەران بە تایبەت لە بەڕیتانیا؟ بە بۆچوونیمە ئەو یاسا سەختتر دەبێت بۆ پەنابەران، چونکە بەو یاسا تازەی دەیان هەوێ ئەو پەنابەرانەی کە بەڕێی نایاسایی یا بە قاچاق جا بە تیارە دێن، بە بەلەم دێن، بە لۆری دێن، هەر جۆرێکی دێن بە بریتانیا دەڵێەوە ڕێکی نایاساییە و ناشەڕیە. لەو یاسا تازەیدا سجنیان بۆ داناون دەڵێ ئەو کەسانی نایاسایی بنەمە و پەنابەر قبوڵمان نین. ئەو کەسانێک کە لە وڵاتە ئەوروپایەکان ڕادێن پەنجەمۆری ویان هەیە دەیانگەڕێنینەوە یا ئەوەی کە لە کەمپانیان دەکەین لە بریتانیا هەتا مافی پەنابەرەکەیان جێبەجێ دەبێت. دوایش دەڵێ ئەو کەسانی کە بە نایاسایی دێنە بریتانیایەوە ئەگەر وەریشیان ئەمە لێرە جوابی 2 ساڵ و نیویان دەدەین، جوابی داهێنیان نادەینێ و ناتوانن داوای موچەیان مەحاش بکەن لە بریتانیا. بۆیە ئەوانە هەوڵیان ئەوەیە کە پەنابەر نەیە و لە کەمپەکان ڕابن، ئەوانە کەنجێ پێیان خۆش بوو پەنابەران بێنەوە بە بۆچوونی ماوە بە زەرری پەنابەرانە زۆرتر لە ڕێکخراوەکانی مافی پەنابەری مخالفەیان کردو بۆ یاسایی، بەڵام یاسای بریتانیایە و ئێستا بۆ کەسیش مەحلوم نییە کە چی دێتەوە.
بەڵێ کاک محەممەد لە قسەکانتە ئاماژە بە دوو شت کرد من لە هەردوو قسەکانتە پرسیارم بۆ دروست بوو بەڵام ئەمێ سەرتا دانەی کەم کەم ئایا ئەوانەی کە بەڕێگەی قاچاقەوەیەن بۆ بەریتانیا سزان ئەدرێت لە ڕووی یاسایە و یاخود ئەگەڕێنرێنەوە بۆ ئەو شوێنی کە لێوی هاتوون یان زیندانی ئەکرێن ئەمە چۆنایی ئەبێ لە ڕووی یاساییەوە بە یاسا وەختی کە پلانیان داناوە دڵ ئەو کەسانێک کە بەنا یاسایی قاچاقدێن بۆ بریتانیا ئەمە ئەو کەسانە پلانی یەکەممانەوەیە کە بیان گەڕێنەوە جا بۆ وڵات ئەوروپایەکان یا بۆ وڵاتی خۆیان بەڵام ئەگەر نەیانتوانی بیان گەڕێنەوە لەبەرەوە کە ئێستا وڵات ئەوروپایەکان وەکو دەزانم دوای برێکسیت بریتانیا ناتوانێت پەنابەران بنێرێتەوە وڵات ئەوروپایەکان ئێستا زەرین لە گفتوگودان ئەگەر نەتوانێت بیان گەڕێنێتەوە دەڵێ ئەمە لێرە سەزایان دەدەین سەزایەکەوێ دەتوانین سیسیان کەین هەتا 2 ساڵ ئەگەر نەتوانن سیسیان کەن دەڵێ ئەگەر کەیسەکەشیان زۆر باش بێت جوابیان دەینێ ئیقامەی 2 ساڵ و نیویان دەدەینێ و ناتوان داوای مەعاش بکەن لە بریتانیا بەڵێ هەر لەسەر قسەکەت ئیقامەی 2 ساڵ و یان 2 ساڵ و نیوی ئەدرێ بۆ کەسێک کە مافی پەنابەری هەیە دوای ئەوەی کە ئەم وادێت تێ ئەپەڕێت دواتە ئەو ساڵانە تێ ئەپەڕێت چی بەسەر ئەم کەسەیەت ئەگەڕێنرێتەوە شوێنی خۆی یاخود لەوێ ئەمێنێتەوە چۆنایی ئەبێ ڕۆژی ئەو کەسە بەداخەوە ئەو سیستێمی 2 ساڵ و نیوە سیستێمێکی زۆر خراپە بۆ پەنابەر چونکە سیستێمی 2 ساڵ و نیوەی ئەگەر یەکێک جوابی بەنە دەبێت هەتا 10 ساڵان ئەو جوابەی نوێوەکە هەتا بتوانێت جوابی دایمی لە بریتانیاوە بدرێت بەڵام بەو پلانێکە وەزارەتی ناوخۆ دایڕشتووە دەڵێ ئەگەر ئەمە بە خۆمان بە یاسایی بە وڵاتەکانی دیکە ڕابتین بۆ ئێرە ئەمە ئەکسەرە جوابی دایمی دەدەین بۆیە زۆرتر بە زەرەری پەنابەران یاساکانەیە بەڵێ ئەمێت سەبارەت بە وەرگرتنی ئیقامە جۆرەکانی بزانم ئایا وەرگرتنی ئیقامە لە ڕووی ئیشەوە ئەدرێ بۆ کەسانە یاخود ئەوانی ئاینەوەی هاوسەرگیری بکەن یاخود ئەوانی هیچ هێلانە و لانەیەکیان نییە یاخود ئەوانی ئاینەوێت لە وڵاتێکەوە نەمێنن بەهۆی هەر هۆکارێکەوە بێت ڕوو بۆنە لە بەریتانیا بکەین ئەگە بە دیاریکراوی قسە لەسەر بەریتانیا بکەین ئەمێ بزانم لە بەریتانیا وەرگرتنی ئیقامە جۆرەکانی چین چەند جۆرمان هەیە وەرگرتنی ئیقامە لە بریتانیا کە زۆرتری کورد ئێستا داوای مافی پەنابەری سیاسی دەکات کە بەداخەوە کەیسی کوردستان هێندە زەخت نییە و جوابی زۆر پێ نادرێت هەرچەند کە ئێستا وردە باشتر بووە بەڵام جوورەکانی دیکەی ویزاشتێک کە ویزای هاوسەرگیری کە زۆربەی ئازیزان هاتوونە سنتەریمە و ئەمە داوامان بۆ کردوون دەتوان بە ویزای هاوسەرگیری ماڵ و منداڵیان بێنن بۆ بریتانیایە وەکو بەڕێگای تەلەبەیی ستودنت ویزاش هەیە کە زۆر کەس لێرە بە ستودنت ویزا هاتوونێرە و بەڵام ناتوانن لێرە دوای بمێنەوە لە بریتانیا و ئەگە دەرسەکەیان تابوو دێ بکەڕنەوە ویزای بازرگانی و ویزای دیکەش هەیە کە کەمێک بە زەحمەتە بۆ کوردستان و کەسایەکە لە کوردستان ئەو ویزایان دەنێ بۆ بریتانیا بەڵام زۆرتر ویزای پەنابەریە بە مافی پەنابەریەکە کورد لێرە جوابیان بەڵێ سەبارەت بەوەی وەکو ئامارێک لای تۆ هەبێت یاخود بەپێی پێشبینی خۆت ئەمێ بزانم لە ئەم ساڵدا کە دۆخی کۆرۆناش جیهانی گرتوتەوە هەروە هەرمی کوردستانیش بەڵام من لەمێ قسە لەسەر بەریتانیا بکەم وەکو ئامارێک لات هەبێ ئایا مافی پەنابەران لە بەریتانیا چۆنە بینی پەنابەران لە ئەم ساڵدا زۆر بووە پەنابەر زۆر نەبوو هەر دێت و کەمتریش دەبێ بۆیە ئەو شوێنانەی ڕێکخراوەمان پەنابەرین زۆرتر مەخالفەی حکوومەتی بریتانیا دەکەن دەڵێن ئاماری پەنابەر ڕۆژ بە ڕۆژ دێتە خوارێ هاتن بۆ بریتانیا ڕۆژ بە ڕۆژ ناڕەحەتتر دەبێت سەختتر دەبێت کابرای کە دێ بۆ زۆرتر پارەی سرف دەکاتە دێ بۆ زۆرتر تووشی قاچاقچی و زانە تووشی مشکلی ڕێ دەبێت بۆیە ئەمە هاتووە خوارێ بەڵام هەروەکو دەزان سیستەمی بریتانیا دەیان هەیە وەک سیستەمی ئوسترالیای لێ بکەن کە دەڵێن پۆینت بیسیس دەیانەوێت ئەو کەسانی کە شەهادەی باشیان هەیە ئەو کەسانێک کە ئیشی باش دەزانن بێ بریتانیا زۆرتر چاویان لە مەسەلەی مافی مرۆڤ نییە زۆرتر چاویان لە داهاتووی بریتانیایە کە ئەو قسەی دێتە بریتانیا چ یارمەتێکی بریتانیا دەدا چ
باشی بۆ بریتانیا هەیە چەندەی زەحمەت بۆ بریتانیا هەیە بەداخەوە ئەو شتانە ئەمە مخالفێ ڕاگەیاندووە و بەڵام بڕیاری وەزارەتی ناوخۆ و هیچ شتێگە ناکرێت. بەڵێ ئەمێت زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ئەوانەی کە بەشێکی یاسایی خۆیان بێ بە تاکی یاخود بە خێزانی یەن بۆ وڵاتی بەڕیتانیا و لێوێنیش تەجێبن تا چەند گرنگە ئەو کەسانە زمانی ئەو شوێنە بزانن یاخود کورسی زمان تایبەت هەیە ئەو کەسانی پێش ئەوەی دەست بە کاروباری ڕۆژانی خۆیان بکەن لە وڵاتی بەڕیتانیا یاخود ئیشان پێ بدرێت لەو شوێنە تا چەند گرنگە فێری کورسی زمان ببن لێ. کۆرسی زمان یەکێک لە تایبەتیەکان هاتن بۆ بریتانیایە کە ئەو کەسانێک کە بە ویزای هاوسەرگیری دێن بۆ بریتانیا ئیمتحانی ئیوانیان دەوێت حتما کۆرسەکەی بکەن لە کوردستانیش ئیمتحانەکەی هەیە دوایش کە دێنێ ویزایەکان دەکەنەوە ئەیتویە زۆر گرنگە بۆ کەسانێک کە بەهەریان بێ بۆ بریتانیا بە ویزای یاسایی و حتما دەبێت ئیمتحانی زمانەکەیان یەکێک لە مەرجەکانە ومەرجەکانی دیکەش جێبەجێ دەبن بەو کەسەی کە داوای ویزەیان بۆ دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد حسێن